ئەم کاتتان باش بە تەنیا 4-5 دقه کاتتان دەگرم وا دیارە من ماوەیە کە بڕیارم دابوو بڕیارم داوە لەسەر سیاسەتی ڕۆژانە کەم قسە بکەم چونکە سیاسەتی ڕۆژانە بەڕاستی جگە لە قسە فڕێدان و جێرکردنی خەڵک هیچی دیکە نییە. سیاسەتی ڕۆژانە بەبێ بیرکردنەوە بەبێ لایەنە فکریەکانی لایەنە استراتیژیەکانی شتێک نییە مرۆڤ بتوانێت قسەی لەسەر بکە. هەر بۆیە ئیتر لەو بەرنمەیەدا بە کورتی باس لە لایەنی پۆست بۆ مەلەرزەی تورکیا دەکەین، یعنی ئەو بۆ مەلەرزەیەی کە ئێستا ڕوویدا لە ئایندەدا چی لەگەڵ خۆی دێنێ لە تورکیادا. بۆ ئەمە باز دەکەین لەبەر ئەوەی لە بۆ مەلەرزەی پێش و ساڵی 1999 کە لە دەوروبەری ئەستەنبوڵ هاتە ئاراوە و ڕوویدا، ئیتر ئەو ڕژێمی ئەو کاتە کە سێ حیزب بوون ڕژێمەکەی هەڵوەشاندەوە. ئیتر ئەو ڕژێمەی هەڵوەشاندەوە لە ئەنجامی ئەوەدا قەیرانێکی ئابووری زۆر گەورە هات. دوای ئەوەش ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاک پارتی هاتنە سەر دەسەڵات. و ئێستاکەش تەماشا دەکەین هەمان شتە، هەمان سیناریویە و کاتەکانیشی بە یەک دەچن. مەسەڵەن بۆ نمونە ئەو کاتە حکوومەتی ئەجەوی دەیگوت ئەمە کاری خوایە، یانی کاری تەبیعەتە، هیچ ناکرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان دوای ئەوەی هاتە سەردەسەڵات بەردەوام ئەچوو ئەو شوێنانەی کە زیانیان بەرکەوتبوو لە بۆ مەلەرزەکەی ساڵی 1999 بەسەری دەکردنەوە دەیگوت ناکرێ بیانووی ئەوە بێنینەوە کە بۆ مەلەرزە کارێکی سروشتیە، ئەکرێت دەوڵەت ڕێگای لێ بگرێ، ئەکرێت دەوڵەت تەدبیری پێشوەختی هەبێ، ئەکرێت دەوڵەت زیانەکانی کەم بکاتەوە، ئەکرێت دەوڵەت دوای ئەوە زیانەکان لە ماوەیەکی کورتدا چارەسەر بکە. ئەوە قسەی ڕەجەب تەیب ئەردۆغان. بەڵام قسەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو ڕۆکە ئەمەیە، ئەمە کارەساتێکی سروشتیە، دەبێ قبولی بکەین. لەمەیان زیاتر دوێنێ ڕەجەب تەیب ئەردۆغان سەردانی دوو شوێنی کرد کە زیانی زۆریان بەرکەوتووە. یەک هەتای، یەکێکیان قارەمانمەڕاش. قارەمانمەڕاش شارێکی تێکەڵاوە لە عەرەب و کوردەکان. هەتایش بە هەمان شێوە تقریبا زیاتر عەرەبە و شارێکی سەرەتا شارێکی سووریا بوو. ئیتر دوایی تورکیا داگیری کرد، خستیەوە سەر جوگرافیای تورکیاش. لە سەردانەکەیدا ڕەجەب تەیب ئەردۆغان زۆر بە شێوەیەکی دڕندانە، بە شێوەیەکی زۆر ئەگرەسیف و هێرش بەرانە گوێن نەمانەیدا بە خەڵک و گوێن نەمانەیدا بە ئۆپۆزیسیۆنەکەی خۆی، بێ ئەخلاق و بێ شەڕەف و بێ حەسیەت و هەتا دوایی شتی دیکەشی وت. وەلا هەمان کاتدا تەماشامان کرد هەر دوێنێ دەوڵەتی ئاک پارتی ڕەجەب تەیب ئەردۆغان تویتەری قەدەغە کرد دایخست. لە هەمان کاتدا ئەو هاوکاریانەی کە خەڵک لە میانەی ئەو بۆشاییانەی کە دەوڵەت بەجێهێشتووە، چونکە دەوڵەت غایبە لە زۆر شوێندا، دەوڵەت نییە، ئەوەی هەیە خەڵکەکەیە و ئەمەشی قەدەغە کرد. هەموو کارەکەی بۆ ڕێکخراوێکی سەر بەخۆی گەڕاندەوە. ئەو ڕێکخراوە سەر بە ئەردۆغانەوە، ئەو ڕێکخراوە دەبێ کارەکان ئەنجام بدەن. وە لە هەمان کاتدا ئەوەی هەر دوێنێ و پێرێ ڕوویدا ئەوە بوو کە ڕەجەب تەیب ئەردۆغان بڕیاری ڕەوشی ئاوارتەیانی ڕەوشی نائاسایی ڕاگەیاند لەو دە شارە. بەڵام ئەو بڕیارە کاریگەری لەسەر شارەکانی دیکەش دەبێت. و ئەمە پێمان دەڵێ لە ماوەیەکی کووردا وانیش لەو ماوەیە کە ڕەجەب تەیب ئەردۆغان بیری لێ دەکردەوە هەڵبژاردن ئەنجام بدا، هەڵبژاردن ئەنجام نادا. باشە، هەڵبژاردن ئەنجام نادا، دەست لە کورسیەکەی بەردەدا، هەرگیز نەخێر. چونکە پێشتر لە زۆربەی شڕۆڤەکاندا باسمان کردووە ڕەجەب تەیب ئەردۆغان هەر کاتێک دەست لە کورسی بەردا لە هەڵبژاردن بدۆڕێنێ، ئەوە دەبێ بچێ ئەم جارە لە جیاتی کورسی سەرۆک کۆمار دەبێ لەسەر کورسیەکەی محکەمە و دادگا دابنیشێ، چونکە
ئەوەی لەماوەی 22 ساڵ ئاک پارتی کردویەتی ئەو دزی و ئەو تاڵانە و ئەم جۆرە کۆنتراکتواریە، یعنی سیاسەتی کۆنتراکتواریە بەڕاستی کارەساتە. کارەساتەکەی لەوەدایە لە بۆمە لەرزەکاندا ئێمە دەزانین لە زۆربەی زۆری بۆمە لەرزەکاندا خانووە کۆنەکان دەڕوخێن، بەڵام ئێستا کە خانووە نوێیەکان دەڕوخێن. ئەو خانووی کە ڕەجەب تایب ئەردۆغان سازی کردبوو بۆ چاودێریکردنی بۆمە لەرزە لە هەتای ئەو خانوەش ڕوخە. یعنی ئەمە نیشانی ئەدا کە سیاسەتی نیۆلیبرالی تاڵانچی وا دیار ئەو سیاستە بەتەنیا لە تورکیا نیە، لە کوردستانی عراقدا زۆر زیاترە بەداخەوە، بەڵام ئەم سیاسەتە سیاسەتێکی زۆر فاشیلە. یعنی بە بێ کۆنتترۆلی دەوڵەت بە یارمەتی ئەو حیزبەی لەسەر دەسەڵاتدایە خەڵک بێ خانوو بەرە دروست بکە. خۆی لە خۆیدا لە دەوروبەری ئاکپارتی ئەو توێژێک کە کۆبووتەوە چێە؟ ئەو توێژەن کە خانوو دروست دەکەن، خانوو بنیاد دەنێن، کۆنتراکتیەکان. ئەو کۆنتراکتیانە ژمارەیەکی کەمن، بەڵام نەک بەتەنیا لە تورکیا، لە کوردستانی عراقیشدا بەبێ ئیجازەی حیزبی فاشیستی مەهەپەوە، حیزبی ئاکپارتی، ئەوانە هیچ کەسی دیکە ناتوانێت خانوو دروست بکات، جادە دروست بکە، بینایەی گەورە بنیاد بنێ. کەواتە لێرەدا ئەو پرسیارش دەکەین، ینی ئەگەر هاتوو بۆمە لەرزەیەک لە هەولێرگان لە سلێمانیان لە دهۆک ڕوویدا، لەوەیدا چەند میلیۆن کەس دەکوژرێن. ئێستا کە ژمارەکانیان دەشارنەوە ئەڵێن لە دەوروبەری دەیە، بەڵام بەڕاستی سەرچاوی دیکە باس لە 100 میلیۆن دەکەن، 100,000 دەکەن ببوورن، ئەوان ئەڵێن 10,000، بەڵام سەرچاوی دیکە باس لە 100,000 قوربانی دەکەن. جگە لەوەی کە ئەوانەی دەمینێنەوە ژیانێکی زۆر خراپتریان دەبێت لە قوربانیەکان، بەبێ خانوو، بەبێ ماڵ، بەبێ کەسوکار، بەبێ ئیش، و ینی سەقەت و نەخۆش دەبن. و دڵنیابن دەوڵەت ناتوانێت لە ئایندەدا خانوو بۆ ئەمانە دروستکە. ئەگەر خانووشیان بۆ دروستکە، ئەو خانووە بێ کوالیتیانەنا کە ئێمە دەیبینین کۆمپانیا تورکیەکان سازی دەکەن، یعنی بە یەک فوو هەڵدەوەشێنەوە. من بەخۆشم لە سلێمانی لە چەند هۆتێلێکدا خەوتم، چەند شوێنێکم بینین گوایە شوێنی ڕاقین، بەڵام تەماشا دەکەی بەڕاستی دیوارەکەی بەیەک بۆکس دەکەوێت، یعنی ئەمەیە دەرگاکەی دیوارەکەی هەموو شتێکی، یعنی هەموو شتێکی بە جوولەیەکی زۆر بچووکدا دەکەوێت، یعنی ئەمە زۆر مەترسی دارامنەوە. ئەمە لە هەر شوێنێکدا ئەگەر کۆمەلگا بەخۆی چاوی نەکاتەوە، کاتێک ببینێ کەسێکی کۆنتراکتچی بە یارمەتی حکوومەت ئیجازەی وەرگرتووە بەبێ ئەوەی ئەو مادانەی بەکاردێنی، ئەو کەلوپەلانەی بەکاردێنی لەو خانوەدا کەلوپەلی متمانە پێکراون، بۆ ماوەیەکی درودێژ ئەتوانن بەرگری بکەن لە کارەساتە سروشتەکە وەکو لافا و بۆمە لەرزە و بڕکان و حتا زریان و باوباران. ئەگەر کۆمەلگا بەخۆ نەیکا بەڕاستی لە ڕەوشی ئێستادا نابێ بە هیچ شێوەیەک باوەڕی بە هیچ حکوومەتێک بە هیچ دەوڵەتێک بێنیێتەوە، دەبێت کۆمەلگا بەخۆی هەڵبستێ. لەو بوارەیەوە دەبێ کۆمەلگا بەڕاستی پەروەردە بکرێ، تێگەشتوو ببێ. من بۆیە وازم لە چی پێ ئەڵێن سیاسەتی ڕۆژانە هێنا وەکو ئەو جۆرە کەناڵ و ئەو جۆرە میدیا تەلەڤیزیۆنە حیزبیانەی کە بەتەنیا باسی سیاسەتی ڕۆژان دەکەن، فلان وای گوت، فلان واچوو، فلان وابوو، کچی فلانی وا، کوڕی فلانی وا. ئەم جۆرە شتانە بەڕاستی جێرکردنی خەڵکە، یان جوێندان یان ڕق هەڵگرتن بەتەنیا لە کەسێک، بەتەنیا لە حیزبێک، خۆشەویستیش بەتەنیا بۆ حیزبێک. ئەمانە هەمویان بەڕاستی کارەساتی زۆر گەورە دروستە. کارەساتەکە لەوەدایە کۆمەلگا تاقە ڕێگایەک بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت ڕێگا لەم جۆرە کارەساتانە بگرێ. کۆمەلگا خودی کۆمەلگا بەخۆیەتی، بەڵام کۆمەلگا لەو بارەیەوە پەروەردە ناکرێەوە. ئەمە ڕێگا لەو پەروەردەیە دەگرێت مێدیاکان، حیزبەکان بە ئەن قەستیش ئەمە دەکەن و خەڵکەکەش ئەمەی پێخۆشە. کارەساتەکە لەمەدایە تەماشا دەکەین کە کەناڵێک هەیە چەند قسەیەکی هیچ و پوچ دەکات، چەند بابەتێکی هیچ و پوچ دروست دەکات، وەکو ئەوەی بۆمە لەرزە لە ئەنجامی سەرکۆتکردنی ژنان
دروست دەبێت بۆ مەلەرزە لە ئەنجامی ڕەگەز بازی و هاوڕەگەز خوازی و ئەم شتانە دروست دەبێت کەسێکی کە ئەمجارە دێتن کە گوایە دژی ئاینە دژی دینە ئەمجارە ئەڵێ دەوڵەتی تورکیایی ویانش ئەردۆغان بەخۆی بۆ مەلەرزەکەی ساز کردو ئاخر دەوڵەتی تورکیا و ئەردۆغان گەشت بنا و ئاستەی بۆ مەلەرزە دروست بکەن کەواتە دەبێ هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست فاتیحە بخوێنی ئەو قسە بێمانایەنە لە مێدیاکاندا خەڵکێکی زیاتر گوێ لێ دەگری خەڵکەکە حەزی لەمەیە بۆی پێ بکەنی بۆی هەموو شتێک بە گاڵتەجاری بەڕێ بە بەڵام گاڵتەجاری نییە تەماشاکەنەوە باس لە مردنی 100,000 کەس دەکرێت 100,000 کەس و ئەوەی دەمینێ ئەو ملیۆنان کەسەی کە وابزانم ئەکرێ زیاتر لە 25 ملیۆن بێ ئەمانەی زیانیان بەرکەوتووە ئەمانە بە کارەساتێکی زۆر گەورەتر دەژی چەند ساڵی پێدەچێ هەتاوەکو خانویان بۆ دروست دەکەێتەوە کەس نازانین چۆکە ڕەوشی ئابووری تورکیا بەڕاستی لە مەترسیدایە و ئەو سیاسەتانی ڕەجەب تەیب ئەردۆغانیش گرتووتە بەر لە بواری نێودەوڵەتیدا بادی زۆرە ئێستاکە کەشتی ئەمریکا هاتوورە دەریای سپی ناوەڕاست و ئەمە بۆچیە بەڕاستی هێشتا من بەخۆشم سەری لێ دەرناخم بە کورتی نامەوێت لەمە زیاتر کاتان بگرێم مەبەستم ئەوەیە لە ئایندەدا نابێت چاوەڕێی هەڵبژاردن لە تورکیا بکرێ ڕەجەب تەیب ئەردۆغان ڕەوشی نائاسایی ڕەوشی پۆلیس ڕەوشی عەسکەر یعنی حکمی عەسکەر و حکمی پۆلیس و حکمی شەق بەڕێوە دەبا وەکو لوکاشەنکۆ و هەر کاتێکیش هەڵبژاردننی کرد هەڵبژاردنەکە لە ژێر پۆستاڵ و لە ژێر قامچی دەبێت و نەتیجەی ئەم جۆرە هەڵبژاردنانە چۆنە لە ڕابردوودا بینیومانە و ئەمەش بە لوکاشەنکۆکردن و بە لە ڕووسکردنی تورکیایە ئەمە وا دەکا کە کارەساتەکان زۆر گەورەتر بن ڕنگ بێ وانە بێ ئەوەی من باسی دەکەم بەڵام ئەم جۆرە ئوسلوب و خیتابەتەی ئەردۆغان لەسەر جەنازە و لەسەر خانووە کاولەکان و لەسەر وێرانیەکان جوێندان بە خەڵکی ناڕازی جوێندان بە سوسیال میدیا جوێندان بەوانەی کە لەسەر تویتر شت دەنووسن لەسەر یوتیوب قسە دەکەن جوێندان بەوانەی کە لەسەر فێسبوک شت دەنووسن قسە دەکەن چونکە کەناڵێکی دیکەن یە قسەی لەسەر بکەن نەخە لە کوێ قسە بکەن ئەمە هیچ نییە جگە لە بێچارەیی و جگە لە فاشیزم کاتێک سیاسیەکان بێچارە دەبن ڕێگای فاشیزم و تند و تیژی و جوێندان بەکاردێن ئەوە لە هەموو شوێنێک وایە و ئەمە لە سیاسەتی ئاک پارتیدا زیاتر بینیومانە بۆیە بەڕاستی دەبێت لە بەرامبەر ئەم کارە ساتانە لە بەرامبەر هەموو کارە ساتەکان نەخۆشی ژینگە ئیدارەکردنی پاشخانەکانی مرۆڤ و زبڵ ئیدارەکردنی لافا و ئیدارەکردنی بۆ مەلەرزە ئیدارەکردنی نەخۆشیەکانی دیکە هەمویان بەڕاستی ئەرکێکی زۆر قڕۆز دەکەوێتە سەر کۆمەلگان نابێتتر لەمە دووە چاوی لە حکوومەت بێت چونکە لەو سەردەمەدا حکوومەتەکان دەسەڵاتیان نییە بەڕاستی دەسەڵاتیان نیە ئەگەر بشیانێ ئەوە حکوومەتی حکوومەتی عراق تازە دروست بە دەیەوێت خۆی ئیسپات بکات چونکە هەڕەشەی لەسەرە ئەزانێ ئەگەر لە ماوەی ساڵێک 2 ساڵدا خۆی ئیسپات نەکە ڕنگ بێ دەیان خۆ پیشاندانی وەکو تشرین ڕووبدەنەوە سەدر هێشتا ماوە لەو بەرە بەرەی سونیەکان و کەندا و هێشتا ماون لەو بەرە بەڵام تەماشا دەکەی حکوومەتی سودانی بە سیاسەتی دۆلار چۆن مەشغوڵ دەکرێت و چۆن ماندوو دەکرێت و چۆن بێچارە دەکرێت دەوڵەتەکان دەسەڵاتیان نەماوە پێشتر لە سەردەمی لیبرالیزمی کلاسیکیدا دەوڵەت دەسەڵاتی هەبوو کۆنتترۆلی دەکرد کۆنتترۆلی بازاری دەکرد کۆنتترۆلی نرخی دەکرد کۆنتترۆلی پارەی دەکرد کۆنتترۆلی مرۆڤی دەکرد کۆنتترۆلی کۆمپانیەکانی دەکرد ئێستاکە کۆمپانیەکان دۆلار بازار کۆنتترۆلی حکوومەت و دەسەڵاتدارەکان دەکەن و حکوومەتەکان کەسە سیاسیەکان ئەگەر لەگەڵ ئەوان نەبن هەڵ نابژێردرێنەوە ناتوانن درێژە بە حکوومەکەیان بدەن ئەمە کارە ساتەکەی دەبنە بەشێک لەمە
ئەمە بەڕاستی وامان پێ دەڵێ کە لە ئایندەدا ئەبێ ئێمە وەکو کۆمەڵگە دەور ببینن، نەوەکو ئەو موئەسسەساتانەی تەنانەت پێیان دەگوترێ ئەکادیمی و ڕووناکبیر و ڕێکخراوە پیشەیەکانی سەر بە حکوومەت و دەوڵەت و نزیکی ئەوان لە ژێرناوی ڕووناکبیری و لە ژێرناوی ئەکادیمیسیەن و ئەوە، چونکە ئەکادیمیسیەن و ڕووناکبیریش لە ئاخیریدا ئیتر لی بارکراوە ئەو زانیاریانەی کە دەوڵەت دەوێت، ئەو زانیاریانەی کە لیبرالیزمی نوێ لیبرالیزمی ئابووری دەیەوێ ئەوانەی لێبار کردوونە و ئەوانیش ئەمە بە ئێمە دەفرۆشنەوە. ئەمە ڕەوشێکی نوێیە. هیوادارم ئاخیرەکەی خێربی. من بەتەنیا لەو بەشەدا ویستم سەرنجتان بدەمە سەر ئایندەی تورکیا و ئایندەی هەڵبژاردن. پێ دەچێ لە ئایندەدا بەڕاستی ڕەوشی تورکیا و باکووری کوردستان و هەموو پێک هاتە ئەتنیکی و مەزهەبیەکانی لە دەرەوەی دەسەڵاتدا زەحمەتتر ببێ. هەر بژین کاتێکی خۆش، ڕێز و سڵاو.